بەخێر بێن سەرچاو سەرسەرم هیوادارم بەو کاتێکە لەبەردەستمانە بتوانین مەفهومێکی باش لەسەر کەسایەتی دەست پێشخەر بەوەی بەڕێز بگەین. وەبزانم زۆربیان من دەناسن بەڵام با دووبارە خۆم بناسێنمەوە ناوم کوردستانە کوردستان مەسوڵم ڕاهێنەرم لە بواری پێگەیاندنی خودی ئینسان. بابەتی دەست پێشخەریش هەر بابەتێکە لەو بابەتانەی کە پێویستە خودی ئینسان تێیدا هەبێ لە ناوڕۆکی ئینساندا هەبێ هەر لەبەرەوە بە بابەتێکی ئاوا دابەزیوین کە بتوانین گەنجان ئیستفادەی لێ بکەن. طبعا لێرە و لێ زۆر جمان لە بابەتی دەست پێشخەری دەبێ مبادرە بە عەرەبی یعنی هەر جۆرێک ناونیشانێک کە بەڕێز پێ مەرتاحی ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ تشتی بخینە سەرێک کە چەندە زەرورە لە ژیانی کەسی سەرکردەدا لە ژیانی مرۆڤێکی کامەڵ و پێگەیشتوودا. حکمتێک هەیە وتەیەکی بەناوبانگ هەیە دەڵێت حەزەکانی دوێنێ حەقیقەتەکانی ئەمڕۆن، حەزەکانی ئەمڕۆژ حەقیقەتی سبەینە. زۆر مهمە ئێمە بزانین ئەم کارانەی ئەمڕۆ بیری لێ دەکەینەوە ئەکید سبەی حەقیقەتی ئێمەی ژیانی ئێمە پێک دەهێنن. لەبەرەوە زۆر مهمە ئەمڕۆ بزانین بیر لەس دەکەینەوە، زۆر مهمە بزانین لە ژیاندا دەمانەوێت چ بکەین، چونکە بەڕاستی بابەتی دەست پێشخەری بابەتێکی زۆر حەساس و وردە و زۆر پێویستیە و زۆر جار گەنجێکی زۆر ناومێد بووە تووشی شکست بووە تووشی بێتاقەتی بووە لەبەرەوە پێی وایە هیچ دەواازەیەکی نیە بۆ خۆ پێگەیاندنی و خۆ بەرەو پێشبردننی نازانێت پێویستە لە ناخی خۆی و دەست بە و مبادرە جوانانە بکە و لە ژیانیدا گۆڕانکاری بکە. طبعا دەست پێشخەریکردن نهێنی سەرکەوتنی گەنجە، بەڵام ئەگەر گەنج ئیرادە نەخاتە گەر ناتوانێت دەست پێشخەر بێت هیچ کاتێک. لەبەرەوە هەرچەند دەستمانەوێت دەست پێشخەر بین لە بەرامبەردا پێویستمان بە میکانیزمێک هەیە کە پێی دەوترێت ئیرادە. ئەم ئیرادەیە پێویستە پێیدا بخڕینەگەڕ هەتا وەکو دەست پێشخەریەکە دەست پێ بکات و شوێنی خۆی بگرێت و لە شتێکی باشدا بێت. کەواتە ئیرادە پێش دەست پێشخەریە، ئیرادە خستنەگەڕ پاشان دەست پێشخەریکردن هاوتەری بن لەگەڵ یەکتریدا. لە بواری گەشەپێدانی مرۆیی یان لە بواری گەشەپێدانی کەسایەتیماندا زۆر جار خۆمان بەرزتر پیشاندەرین لەو مستەوایی کە هەمانە، وا پیشاندەرین کە ئاستی معلوماتمان زۆرە و زانیاری زۆرمان پێەیە و زۆر لە ڕیزی پێشەوە داینە. لە کاتێکدا یعنی خزمەتی خەڵک پێش خزمەتی خۆمان، یارمەتیدانی خەڵک دەخینە پێش خزمەتی خۆمان، لە کاتێکدا خزمەتکردن بە خودی خۆمان زۆر ئەولاتر و سەرورتر و گرنگتر و پێویسترە لەوەی کە خزمەتی خەڵک بکەین. و لە کاتێکدا بەر لەوەی لەگەڵ خەڵک چاک بین پێویستە لەگەڵ خۆمان چاک بین، بەر لەوەی لەگەڵ خەڵکی کاری جوان بکەین پێویستە لەگەڵ خۆمان کاری جوان بکەین، لە داخی خۆماندا بکەین. ئەم فکری کە من باسی دەکەم پێویستی بە دەست پێشخەری هەیە، دەست پێشخەری خودی، لەوەی کە من بێم لەگەڵ خۆم گۆڕانکاریەکانم دەست پێ بکەم، لەگەڵ خۆم گەشە بە خۆم دەم، بمەوێ لەگەڵ خۆم چاک بووم. ئەگەر لەگەڵ خۆ چاک بووی ئەکید لەگەڵ خەڵکیش باش دەبین و ئەگەر خۆمان گۆڕی ئەکید ئەو گۆڕانکاری خودیە دەگوازرێتەوە بۆ خەڵکیش. طبعا ئەگەر کسێری ئەو کێشانە بکەین کە لە ژیانی ڕابردوو تووشمان بووە لە ڕابردوودا دەبینین بە شتێکی ڕواڵەتی چارەسەر ناکرێت، یعنی شتێکی ئەوەندە سادە نییە ئێمە بین لە ژیانێکی زۆر بەسیط و ڕۆتیندا چارەسەریکەین. هەندێک کێشە هەیە سەر و گەورەترە لە ئێمە، کەواتە ئێمە پێویستمان بە دەست پێشخەریەکی زۆر گەورە هەیە لە گۆڕانکاری خودی خۆماندا، خودی گۆڕانکاری لە خوددا، خودی کتێب خوێندنەوە، خودی دەورات بینین، خودی چوونە کۆڕ و مەزلیسی فکری و تەنوێوی، ئەوە هەمووی دەست پێشخەری بوونە لە ذاتی خۆتدا کە دەتەوێت یەکەم جار لە خۆتەوە دەست پێ بکەیت. ئەوە یعنی ئەوە پێویستێکی زۆر گرنگە. طبعا ئێمە ڕۆژانە کاتێک ئازار دەسێژین بە دەست گرفتەکانەوە، ئازاری ئەو شتە نییە کە لێمان ڕوودەدەم، بەڵکو ئازاری کاردانەوەکانمانە بەرامبەر بەم کاروبارانە. کەواتە کاردانەوەکانمان پێویستە بە دەست پێشخەریەکی جوان بێت، پێویستە کاردانەوەکانمان لە شتی باشدا بێت، یعنی دەست پێشخەریەکانمان بە شتی خراپ نەبێت، بە بەرکەوتەی خراپ نەبێت، بەڵکو بە بەرکەوتەی باش و بە دەست پێشخەری باش و گونجاو بێت. ئەوە میکانیزمێکی زۆر گرنگە. بە تێڕوانین لە 5 خاڵ ئەگەر سەیری 5 خاڵ بکەین دەتوانین بزانین ئاستی دەست پێشخەریمان چۆنە وەچیە. هەندێک کەس هەیە چاوەڕوانی ئەوەیە بەس فەرمانی پێ بکرێت لە ژیاندا، یەکێ لەوانە دەڵێ بەس هەر فەرمانێکم پێ بکەن من بە قسەتان دەکەم بەسەرچاو. ئەمە دەست پێشخەری نییە هیچ. کەسێکی تر هەیە بەس کە فەرمانی پێ دەکرێت پرسیاری هەیە، یعنی پرسیاریان هەیە بەڵام هەر جێبەجێ دەکەن، مەسەڵەن دەڵێ بۆ ئەو شتە وایە لەبەر چی ئاوایە، بەڵام کە گوتیان بیکە لە دوای مەزبوعە پرسیارەت یەکشەکەی خۆی جێبەجێ دەکەن. ئەوەش دەست پێشخەری نییە. هەندێکی تر پێشنیاز دەدەن بۆ کارەکان، بەڵام ئەگەر پێشنیازەکان یەک کەس قبوڵی نەکرد یەکسەر بێدەنگ دەبێت، کەواتە ئەوەش دەست پێشخەری نییە، چونکە مواجهەی نییە بڵێ وڵای ئەو شتە من چۆن وا بکەم قەناعەتیان پێ بکەم، چۆن وا بکەم کە ئەو کاری پێم دەست پێرن ئەو کارە نەبێ، بەڵکو غەڵەتی تێدا هەیە، کاری تر هەیە جوانتر و باشتر،
و من پێشنیازەکانم کردم ئەگەر چەند کەسیش بەدڵی نەبێ بەڵام 2000 مادام دروستە پێم گرنگی پێ بدەم و هەوڵ دەم چێتە بواری جێبەجێکردنەوە کەواتە جۆری سێمیشیان دەست پێشخەری نییە. جۆرێکی تر کار دەکەن بەڵام گەشەش بەو کارە دەدەن کە دەیکەن ئەمە ئەم کارێکە بۆ ئەندانراوە گریمان مەزموعە ئیشێکی بەدانراوە بەڵام لە بەرامبەریشیدا گەشەی زیاتر بۆ کارەکە ئەمە دەست پێشخەری هەیە بەڵام ئاستەکەی کەمە. هەندێکی تر کار دەکەن پاشان دەوروبەر دەزانێ ئەو چ کارێکی کردووە یعنی نە لەبەر خەڵک دەیکا نەبوو ئەوە دەیکا خەڵک باسی بکەن گرنگی پێ بدەن مەدحی بکەن لە شوێنەکان باسی بکەن کێشەی ئەو شتانەی نییە بەڵکو هەوڵ درا کارەکان بە کوالیتی داهێنانی تێدا بکەن ئەوە زۆر دەست پێشخەرە ئەوە زۆر دەست پێشخەرە دەست پێشخەرەکەی زۆر لە ئاستێکی بەرزە. مارلین فریکسۆن لە کتێبی عادات السبع للناس أكثر فعالية باسی ئەوە دەکات دەڵێ مرۆڤ گۆڕینی مرۆڤ بەدەست خۆی نییە ئیلا بەدەست خۆیەتی دەست پێشخەری پێویستە مرۆڤەکە هەیبێ دەڵێ هەر یەک لە ئێمە پاسەوانی دەواازەی گۆڕانی فکری خۆیەتی کلیلی ئەو دەرگاش لەلای هیچ کەسێک نییە ئیلا لەلای خۆیەتی کە فکری خۆی بکاتەوە کەواتە ئەو مرۆڤە ئیلا دەبێ خۆی دەست پێشخەری بکات و بڕیار بدا کە من دەمەوێت بگۆڕێم و من دەمەوێت گەشە بکەم و من دەوێت گۆڕانکاری لە ژیانی خۆمدا بکەم ئەو کلیلە تەنها لەلای خۆیەتی. ئەوە قسەی مارلین فریکسۆن. هیچ هێزێک بەڕاستی ئازان هیچ هێزێک لەوە خۆشتر نییە کە دەبینی بەسەر گرفتەکاندا زاڵبووی بەسەر کێشەکاندا زاڵبووی سەرکەوتنت بەرەسیناوە ئەوە زۆر مهمە بەڵام کاتێک بەرهەمی ئەو شتە دەزانی تامی ئەو شتە دەزانی کە بەسەر گرفتەکەدا زاڵبووی ئەوە شتێکی زۆر مهمە. گەنجی دەست پێشخەر چۆنە سیفەتەکانی چۆنە چۆن بیناسینەوە یەکەم حەزی لە نوێگەری و نوێبوونەوەیە دائیمەن حەزی لە شتی نوێیە حەزی لە شتی جوانە حەزی لە کوالیتیە حەزی لە شتی بەرزە بیر لە هەل دەکاتەوە دائیمەن بیر لە هەل و دەرفەت دەکاتەوە چۆن هەل دروستکە چۆن هەلەکان بقۆزێتەوە چۆن هەلی نوێ بەرهەم بهێنێ کاتێک هەلێک دێتە ساحەکەەوە چۆن بەرهەمێکی نوێی لێ دروستکە ئەوە سیفەتەکانێتی. تەرکیز لەسەر خاڵە بەهێزەکانی خۆی دەکات نەک خاڵە لاوازەکانی خۆی ئەوە زۆر مهمە ئێمە هەمومان خاڵی لاوازمان هەیە خاڵی بەهێزیشمان هەیە بەڵام گەنجی دەست پێشخەر کەسی دەست پێشخەر خاڵە بەهێزەکانی دێ لە خاڵە بەهێزەکانی و دەست بەشیان دەکات نەک بێ لە خاڵە لاوازەکانی و دەستە ئۆژنۆدا بنیشێت و بەرامبەریان خەفەت بخوات بڵێ بۆسی من ئەو کێشانم هەیە ئەو گرفتارم هەیە. کەسی دەست پێشخەر ڕۆحی ئەرێنی بوونی زۆرە زۆر گەشتبینە گەشتبینە لە خودی خۆیدا وە گەشتبینی بڵاو دەکاتەوە ئەمە نیشانەوەیە کە دەست پێشخەرە واتە ناخۆشی بۆ خۆشی دەگۆڕێت فەشەل دەگۆڕێ بۆ ئەزمون باوەڕی وایە هەموو شتەکان سەرکەوتنی بۆ سەرکەوتنی ئەودن هەموو گرفتەکان هاتوو دەڵێت ئێوە هاتوون چ شتێکم فێرکەن هاتوون چ گۆڕانکارێک لە من کرد دەتانەوێت چ شتێکی جوان لە مندا دروست کرد ئەو بیر بۆ چوونە جوانانەی هەیە. کەسی دەست پێشخەر ڕەنگە زیرەک بەڵام کۆڵنەدەرە یەکێ لە سیفەتەکانی تری کۆڵنەدەرە بەردەوام دەتوانێت کاری زۆر جوان بکەن. گەنجی دەست پێشخەر توانەکانی دابەش دەکات کارەکانی دەکاتە دامەزراوە و دەستگا یعنی لە ئاستی فەرق نامێنێتەوە بەرەو بە دەستگای بوون و بەرەو بە موسەسات بوون و بەرەو ئەو قۆناغانە بەڕێ دەکەوێت. گەنجی دەست پێشخەر لە ناو سندوقێک بیر ناکاتەوە لە دەرەوەی سندوق بیر دەکاتەوە بێ سنوور بیر دەکاتەوە پێی وایە هەموو کێشەکان چارەسەریان هەیە کێشە زۆر گەورەکانیش چارەسەریان هەیە چونکە فکری خۆی لە ناو سندوقێکی بچووک دانەناوە بۆ ئەوەیکەوە بەس لە ناو ئەو سندوقە بیرکاتەوە فکری زۆر فراوانە بێ سنوور دەڕوانێ توانای زۆر گەورەیە لەبەر ئەوەی پێی وایە ژیان زۆر لەوە فراوانترا کە ئێمە لە سندوقێکدا بیرکەینەوە. خەڵکێکی زۆر بەڕاستی ئەوی تێبینیم کردووە کە بەس ڕەخنە دەگرن بەس ڕەخنە لە دەوروبەر دەگرن جا ڕەخنە لە حکوومەتە ڕەخنە لە برادەرەکەیەتی ڕەخنە لە زیرانەکەیەتی ڕەخنە لە هاوڕێکانێتی ڕەخنە بە هەموو جۆرەکان ڕەخنە دەگرێت بەڵام نایە بێ بڵێ من ئیلا دەبێت دەست پێش بکەم دەست پێشخەری بکەم و دەست پێ بکەم بە جۆرێکی وا کە بتوانم میکانیزمێکی نوێ بێنمەتایەوە کۆمەلگا لەسەر دەستی دانی کەم ئەو تاکان حکمەتێکی بەناوبانگ هەیە دەڵێت بیرۆکەیەک بچێنە کردارێک بەرهەمەکەیەتی واتە بیرۆکەیەک کە هەتا وەرە بیت یعنی لەناو مێشکت داینێ کە ئەم بیرۆکەیە دەبێ بیکەم دەبێتە کردار دەڵێ کردارێک بچێنە خۆیەک بەرهەمەکەیەتی کاتێک ئەتوو کردارێکت کرد کردارەکە باش بوو دی دووبارەی دەکەیتەوە دەبێتە خو لە ژیانی تۆدا دەڵێ خۆیەک بچێنە یعنی خۆکە دووبارەکەوە هەر دووبارێکەوە لە ژیاندا بیکە ژیانی خۆت دەڵێ کەسایەتیەک بەرهەمەکەیت کەسایەتێکی گەورە دێتە ساحەکەوە دەڵێ کەسایەتێکیش بچێنە چارەنووسێک بەرهەمەکەیەتی کاتێک ئەگەر کەسایەتێکمان دروست کرد
کەسایەتێکمان لە خۆماندا دروست کرد ئێمە بەم کەسایەتیەوە چارەنووسێک کۆتایی یعنی چاوەڕێمان دەکەن زۆر مهمە لە بیرۆکەیەکەوە دەستی پێکرد کەواتە ئێوە وا هەز نەکەن کاتێک بیرۆکەی جوان جوانتان هەیە دەست پێش خەرنینە کاتێک فکری جوان جوانتان هەیە کاتێک دەزانن لە ژیاندا ئەوە ڕاستە و ئەوە غەڵەتە ئەوە حەقە ئەوە ناحەقە ئەوە نابێ بکرێ ئەوە دەبێ بکرێ شتی بچووکتان کردو ئەمانە شتی زۆر زۆر گەورەنا بەڵام ئەوەیە کۆمەلگا دەبێ بزانێ سپاسی خۆی بکە پێزانینی بۆ خۆی هەبێ بزانێ ئەمانە شتی زۆر زۆر گرنگ و جەوهەرینە ئێمە نابێ ئەم شتانە بە بچووک بگرین چونکە هەمووی لە فکرێکەوە دەست پێ دەکات کردارە گەورەکان مەشروع گەورەکان شتە زۆر زۆر جوانەکان لە بیرۆکەیەکەوە دەست پێ دەکەن ئەم بیرۆکەمان زۆر زۆر پێویستیە بەڕێزان ئێمە هەممان قەزاری بیرکردنەوەکانمانین ئەگەر بیرکردنەوەکانمان جوان نەبن ناتوانین کاری گەورە و مەسن بکەین خۆ ئەگەر بیرکردنەوەکانمان جوان بن مەشروعی گەورە و فکری گەورە و کاری جوان لە ئەنجامی بیرکردنەوە جوانەکانەوە دێتە ساحەکەوە هەموو شتە هەڵەکانی دنیا ئەوەی لە دنیا هەیە لە ئەنجامی بیرێکی هەڵەوە دێ کەواتە ئێمە دەبێت دەست پێشخەری لە بیرکردنەوەکانماندا بکەین بیرکردنەوەکانمان جوان بکەین بیر و باوەڕەکانمان بە فکری جوان بە بیر و باوەڕی جوان بە معلوماتی جوان بە زانیاری جوان ئاودار بکەین پێویستمان زۆر زۆر بەم شتە هەیە کەم کۆمەڵێک سیفەت هەیە کەم چیکڵدانەیی خۆپەرستی بێبەزایی ڕق هەڵگرتن نەبوونی دەست پێشخەری بەخوا ئەمانە بەشتی بەسیط چاک نابن ئەمانە پێویستیان بە شەڕشی فکری هەیە پێویستیان بە هەوڵدانی زۆر زۆر هەیە کەواتە ئێمە بمانەوێت ئەم سیفەتە جوانە لە خۆماندا دروستکەین لە بەرامبەردا ئەم سیفەتە خراپانەی کە باسم کرد لایان بین و سیفەتی جوانی لە جێگادا بنین پێویستمان بە دەست پێشخەری بوون هەیە دەست پێشخەری بوون دەتوانێت ئەم کەم چیکڵدانەیی و خۆپەرستی و ڕق و بێزاری و تووڕەبوون لەناو ببە بەڵام ئەگەر دەست پێشخەر نەبووی هەر لە ماڵەوە دانیشتین وتمان ئێمە مرۆڤی باشین هەیەکمان نیە هیچ کێشەیەکمان نیە وە سوود بەخشین ئەو کاتە هیچ گۆڕانکاریەک نایەتەکایەوە ئێریک فرۆم چاودێری ئاکارە سروشتەکانی مرۆڤە مشریفە لەم بوارە دەڵێت ئێمە مرۆڤێ دەبینین وەکو ڕۆبۆت ڕەفتار دەکەم نەخۆی دەناسێ نەلی تێدەکات دەڵێ ئەو کەسە دەبوایە ئەگەر لە ژیان یەک کەسی ناسیبایە تەنها یەک کەسی ناسیبایە ئەو کەسە خودی خۆی بووە دەڵێن لە زیاد پێکەنینی دەستکرد لە زیاد ڕەفتاری دەستکرد لە زیاد دموچاوی دەستکرد لە زیاد جۆرە مامەڵەی دەستکرد دەبوو مامەڵەی تەندروست بە پێکەنینی ڕاستەقینە بووایە سروشتێکی ڕاستەقینەی هەبووە جوانێکی ڕاستەقینەی هەبووە چونکە ئەو مرۆڤە تەنها دەبێ خۆی بناسێ پێویستە ئەگەر لە هەموو تەمەنمان لە ماوەی ئەو 100 ساڵی کە دەژین خواچە تەمەنێکی پێداوین پێویستە ئەگەر مافی ئەومان هەبێ لەسەر زەوی تەنها یەک مرۆڤ بناسین دەبێ ئەو مرۆڤە تەنها خودی خۆمان بین نەک خەڵکی بناسین ئێمە زۆر زۆر بە ئاسانی خەڵک دەناسین زۆر بە ئاسانی حکم بەسەر خەڵک دەردەین زۆر بە ئاسانی دەڵێن فڵان کەس ئاوایە فڵان کەس ئەوە خراپە فڵان کەس ئەوە باشە بەڵام ڕۆژێک بیر لەوە ناکەینەوە ئەی ئێمە سیفەتەکانمان چین ئەی ئێمە غەڵەتەکانمان چین ئێمە کەم و کوڕیەکانمان چین ئەمە دەبێت چ وەرچەرخانێک لە خۆماندا دروستکەین بۆی بگەینە شۆڕشێکی جوانی ینی فکری بە قووەتی بەهێز تاوەکو لە کۆمەلگا سوود بەخش بین بۆ دەوروبەری خۆمان ئەمە پێویستی بە دەست پێشخەری بوون هەیە زۆر زۆر پێویستی بەوە هەیە بەڕاستی ئازیزم طبعا مرۆڤ ناتوانێت بەردەوام بە پێچەوانەی سروشتی خۆی دەکەوێت ئەگەر 6 مانگ ینی بە تەجمیل بە مکیاج بچێت بەردەم خەڵک تەسەڕوف بکەیت یعنی مکیاجکە یعنی جۆرێک لە دیوێکی دیکە پیشان بدەیت ساڵێک پیشانەکەی 10 ساڵ پیشانەکەی موقفێک هەیە ڕەفتارە ئەسڵەکەی توێ هەر لێ دەردەکەوێت کاتە زۆر زۆر مهمە ئینسان لە واقعدا لە ناوەوە دەسەرکرد بەڕاستی لە ناخەوە سەرکرد دەبێت چونکە ئەگەر لە ناخەوە سەرکرد دەبین هەڵەو کەم و کوڕیەکانمان لە گۆشەیەک لە گۆشەکان هەر دەردەکەون و لەو شوێنەش دەردەکەون کە تۆ پێی حەساسی پێی ناڕەحەتی بۆ پێت ناخۆشە پێت ناخۆشە نزیکەکان ئازیزەکان برادەرەکانت ئەم کەم کوڕیانەی تۆ ببین کەواتە پێویستە ئێمە هەر لە خەومانەوە دەست پێ بکەین ناکرێت چیتر چاوەڕێ بین ناکرێت چیتر بیشارینەوە ئەمانە هەمووی پێویستیان بە دەست پێشخەری بوون هەیە دەست پێشخەری بوون چارەسەری ئەوە دەکەن چی وا لە مرۆڤ دەکات دەست پێشخەر نەبێت چ سیفەتێک هەیە وای لە مرۆڤ کرد دەست پێشخەر نەبێت طبعا یەک لە سیفاتەکان پەروەردەیە پەروەردە زاگەرتم پەروەردە بە هەموو میکانیزمەکانی پەروەردەی خێزان پەروەردەی قوتابخانە پەروەردەی کۆمەڵایەتی هەموو ئەو جۆرانە وای لە مرۆڤ کردووە کە مرۆڤێکی دەست پێشخەر نەبێت و حەز و خولیا و هیوایەت و ومێد و هیوایەکی نەبێت لە ژیاندا طبعا ئەوەش هەمووی لە منداڵی بمان دروست دەکرێت لە مەراحیلەکانی زۆر سەرەتایی يعني بلاتەوە سیر نەبێت کە تا 5 ساڵی پشی زۆری ئەم جۆرە کەسایەتیە بنیاد دەدرێت ئەوە لە کۆڵنەوە عیلمیەکان باسیەوە دەکەن ئینجا دوای ئەوەش هەر بەردەوامە پرۆسێسەکە بەڵام پرۆسێسە هەرە بە قووەتەکە کەوتۆتە ئەو تەمەنەوە بەداخەوە کە ئێمە لەم تەمەنە زۆر بێئاگەین وا دەزانین ئەو کاتە هەر کاتی پەروەردە نیە بەڵکو کاتی بەخێوکردنە کە مناڵەکە شیر بخوات و جلوبەرگ و پێداویستی بۆ بکرێت نەخێت ئەمە شتێکی بچووکە لە کاتی پەروەردەکردنیەوە
و ئێمە لەم کاتەیە بێئومێد کراوێت و لەگەڵ پرۆسێسەکەشدا لە دوای ئەو تەمەنەشەوە هەموو شتەکانی تر هۆکارن بۆی ئەو مرۆڤ بێهیوا ببێ بێئومێد ببێ و پەروەردەیەکی سەقەت بکرێ هیچ خەونێکی نەمێنێ هیچ حەزی لە هیچ شتێک نەبێنێ حەزی لە گۆڕانکاری خۆشی نەمێنێ چونکە مافە زۆر سەرەتاییەکانی لێزەوت دەکرێت ئەمە سەبەبێکی زۆر ئەساسیە سەبەبێکی تر نەبوونی هاوسەنگی لە ژیاندا من ئەوەی تبینم بە گەنج و پیرەوە مەشغوڵی تەکنۆلۆژیا بووە نەبوونی هاوسەنگی کە باسی دەکەم کە باسی تەکنۆلۆژیا دەکەم لەبەرەوەی تەکنۆلۆژیا ئێستا ڕووبەرێکی زۆری لە پانتایی تەمەنی مرۆڤ بردووە لە ئەوروپا کاتێک موبایل دانرا یعنی تەکنۆلۆژیا هاتەکایەوە بە هەموو شێوەکانیەوە بۆ ئەوە دانرا کە ڕایەڵەکانی پەیوەندیمان فراوان کات و پەیوەندیمان هەبێ لەگەڵ یەکتر و زووتر بگەین یەکتر و بتوانین ئەو کاری کە بە مانگێک دەمان کرد بتوانین بە سەندەقەیەک بکەین بەڵام بەداخەوە تەکنۆلۆژیا ئەم کلێنەی بۆ نەگرتوینەوە لە زیاد ئەوە کلێنی تری لێداخستووی کە ئێمە شوێنی تر هەبوو بۆشایی تر هەبوو کە پێویست بوو بە زانست پڕ بکرێتەوە بەخۆ پەروەردەکردن پڕ بکرێتەوە بەداخەوە بە ئەوە پڕکرایەوە بە تەکنۆلۆژیا پڕکرایەوە چونکە ئەمانە هاتن بۆ پێویستی نەهاتن بۆ ئەوەی کە کات بەسەربردن بێت کاتێک هەر شتێک لە پێویستی خۆی چۆ دەرەوە بوو بە کات بەسەربردن بوو بە شتێکی تر دەبێت شتێکی زیان بەخش پێویستە ئەو شتە قیمەتی خۆی پێ بدرێتەوە ڕوبەری خۆی پێ بدرێتەوە هەتا وەکو خۆی دەبێت لەبەرەوە بڕاستی ئەو جەنجاڵی کە بەسەر تاک هاتووە ئەم ژیانەی کە بەسەر تاکدا هاتووە هاوسەنگی بۆ دروست کردووە بۆتە هۆی ئەوەی ئەو تاکە لە خۆی دوورکەوێتەوە لە گۆڕانکاری لە خۆیدا لە پەروەردەی خێزان و لە پێکەوەدانی خێزان دوورکەوێتەوە لە بیرکردنەوە لە بۆ پرۆژەی فکری و مادی کە بواری مادی خۆی گەشە پێ بدا لە بواری کۆمەڵایەتی ئەم مرۆڤەدا بڕاوە لە بواری کەسایەتیدا بڕاوە لە بواری ڕۆحیدا بڕاوە لە بواری تەفیه و گەشەپێدانی خۆیدا بڕاوە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەو مرۆڤ هاوسەنگ نەبێت لە ژیانی خۆیدا کاتێکی ئینسان هاوسەنگ نابێ و لاسەنگ دەبێت گرفتی زۆری توش دەبێت و دوازار نازانێت لە کوێی ژیانی خۆیدا کوێی خۆی چاکات و کوێی غەڵەتە و کوێی باشە ئەوە سەبەبێکی دیکەیەکەوا لە مرۆڤ دەکا دەست پێشخەر نەبێت سیفەتێکی تر ئەوەی ئێمە لەم ئاخیرانە فێر بووینە لە هەموو شتێکدا بیرکەینەوە ئەو شتە چی بۆ من تێدایە قازانجی منی تێدایە من ئێستا لەو لایڤەی کە لەگەڵ بەڕێستان قسە دەکەم ئەگەر وا بیرکەمەوە چی بۆ من تێدایە هەرگیز ناتوانم قسەکانم لە دڵەوە بێن بۆی بە دڵی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە بنووسێ چونکە بیر لەوە دەکەمەوە ئێوە فێر نەبن نەبادا ئێوە لە من زیرەکتر بن بەڵام کاتێک مرۆڤ بیری لەوە کردەوە کە من چۆنی خزمەتکەم ئەو کاتە خەمی ئەوەی نییە چی بۆ من تێدایە ئەم بیرۆکەی کە چی بۆ من تێدایە لە ئەنجامی دوو شت هەن لە ئەنجامی ناسەقافەتی ئاستی تاکەکان و دووەم لە ئەنجامی نەبوونی پێداویستی سەرەتاییەکانی تاک کاتێک تاکێک پارەی نییە کاتێک کارەبای نییە کاتێک پێداویستی سەرەتاییەکانی نییە بیر لەوە دەکاتەوە هەموو شتێکی بۆ ئەو تێدابێت و لەگەڵ ئەوەشیدا ئەوانەی کە هەیەیانە و هێشتا بیر لەوە دەکەنەوە ئەم شتە چی بۆ ئەو تێدایە لەبەر ئەوەیە ئینسانێکی نەزانە ئینسانێکە بەهەڵە پەروەردەکراوە ئینسانێکە دەبێت خۆی ئاودارکە چونکە ئێمە دەبێت ئەو پێویستیانەی کە لە ژیاندا هەما کە من پێی بژیم وەکو تاکێک لە دوای ئەوە بیر لەوە بکەمەوە خزمەت بکەم بە کۆمەڵگا چونکە هەر بۆ خۆی ئەمە لەم دنیاە لەم ژیانە لە کاروانێک دێن کە زۆر بە ئاسانی ئەم کاروانە بەجێ دەهێڵین کەواتە ئەمن دەبێت بەس پێداویستە سەرەتاییەکانی خۆم پێداویستەکانی خۆم هەبێ دوای ئەوە خزمەت بکەم چونکە کەسانێکی تر هەن لە خوار منە پێویستیان بە من هەبێ ئەمە بیرۆکەیەکی زۆر جوانە کە ئێمە ئاوا بیرکەینەوە نەک بیرەوە بکەینەوە هەموو شتێک چی بۆ من تێدایە قازانجی چی بۆ من تێدایە ئەمە ڕۆحی دەست پێشخەری دەکوژێ وات لێ دەکات کە نەتوانی کاری جوان و خزمەتی جوان و گۆڕانکاری جوان لە کۆمەلگا بکەین ئێمە پێویستمان بە گەنج هەیە گەنج دەست پێشخەر بێ گەنج بێتە ساحەکەوە گەنج کاری جوان بکە گەنج شوێن پەنجەکانی بەجێ بەڕێ کە چۆن شوێن پەنجەی جیاوازە کارە جیاوازەکەشی لە کۆمەلگا بەجێ بهێڵێن بۆ ئەوەی دوای خۆمان ئیسفادەمان لێ بکەن شتێکی تر ئەوەیە دەڵێ هەر ئێستا دەمەوێت گەنج سیفەتێکی تر کە ڕۆحی دەست پێشخەری دەکوژێ دائیمەن دەڵێ من هەر ئێستا ئەو شتم دەوێت ئەمە هەڵەیە چونکە ڕێگای قەتبڕکردن قەتبڕبوون دائیمەن هەڵی لێ دەکرێتەوە هەموو شتێک پەلەی تێدا بکرێت هەموو کارێک پەلەی تێدا بکرێت ڕێگای دەستکەوتنی زانیاری و گۆڕانکاری لە کۆمەلگادا پەلەی تێدا ناکرێت چونکە دەبێت لەمانەدا زۆر مرۆڤ بەسەبر بێت ئەمانە پێویستیان بە شۆڕشەیە شۆڕشیش ناکرێت بڵێ بە دەقەیەک من تەواوی بکەم ئێمە لە کوردستان چ شتێک هەیە لاسەنگ نەبێت چ شتێک هەیە کەم و کوڕێتدا نەبێت هەر شتێک تەماشای دەکەین کۆڵەکەکەی شکاوە هەر شتێک تەماشای دەکەین پێویستی بەوە هەیە چاکی کەینەوە بنیادی بنینەوە جوانی کەینەوە ئاوداری کەینەوە کەواتە ئەی ئەم هەموو گەنجێک کە هەمانە ئەگەر یەکێ نییە بڵێ من ئەو کەرە نەدەگرم یەکێکی تر نییە بڵێ ئەم کەرە نەدەگرم ئەوە کەواتە هەمومان حەزمان لەوە بۆ ڕێگەی قەتبڕ
ڕێگای ئاسان، ڕێگایە کە خۆشە، ڕێگایە کە هیچ ئەزیێتم نادا، ڕێگایە کە تووشی شەو نخونیەکانیمان دێلا و غاندی و مەلالە و نازانم هەموو ئەو کەسایەتیانە بیل یعنی مندڵ و هەموو ئەوانەی کە داهێنانیان کرد ئەدیسۆن و ئەینشتاین و ئەم ڕێگانم ناوێت چونکە ئەوانە زۆر ماندوو بوون. ڕێگای کورد، ڕێگای ئاسان، ڕێگایە کە هەر بەس زۆر بە ئاسانی بێ. ئەمە هەڵەیە، ئەوە ڕۆحی دەستپێشخەری لە گەنجدا دەکوژێت. طبعا ئەگەرمانێ مرۆڤێکی کارتێکرا و نەبین و دەستپێشخەر بین دەبێت لە بەرامبەرمان تێبگەین. یعنی زۆر پێویستە یەکێک لە سیفەتەکان ئەوەیە لە بەرامبەر تێبگەین کە بە قوڵی گوێی لێ بگرین. ئەمە لە گفتوگۆدا ڕەچاو نەکراوە، لە گفتوگۆدا وا ڕەچاو کراوەکە ئەگەر ئێمە گوێ لە بەرامبەر دەگرین پێویستە هەر بە زووی خێرا پرسیار و وەڵامی بۆ حازرکەین و وەڵامەکانمانی بۆ حازرکەین. گرفتێکی زۆری کۆمەلگا لەوەدایەکە تەنانەت دەستپێشخەری نیە لە گوێگرتن لە بەرامبەریشدا. یعنی ئەمە شتێکی زۆر سادەیە کەواتە ئەمە دەبێت جارێکی دیکە بگڕینەوە سەرەوەی کە دەستپێشخەری بوون لە ناخی خۆمانەوە دەست پێ دەکات، لە ناخی خۆمان چاکەین، تەسەڵوفاتمان چاکەین، زۆر دەستپێشخەری جوانمان کردووە، کاری گەورەمان کردووە. طبعا مرۆڤێک کە کاری بکرابێت کە دەستپێشخەر نەبێ ئاوا بیر دەکاتەوە. چۆن دڵە من ئاوە چی بکەم، چ بکەم، هەر چەندەکەم هەر ئاوامە. یعنی چی؟ واتە هیچ شتێک بەدەست خۆم نییە و ئەمن ئەوها دروست کراوە. یعنی هەموو شتێک خەتای بەرامبەرە، کەواتە دەستپێشخەری بوون کوژرا نەما لەو شوێنە نەما. دەڵێت ئەو کەسە شێتم دەکات، ئەو کەسە بێزارم دەکات، ئەو کەسە نازانم زۆر ناڕەحەتم دەکات. واتە مانای ئەوەیە من بەرپرسیار نیم، کۆنتڕۆڵم بەدەست ئەو بێزاری کردومە. چۆن دەبێت کۆنتڕۆڵەکانمان لە لای خەڵک بێ؟ سیفەتێکی تر دەڵێ ناتوانم بیکەم، فریا ناکەوم. واتە ئەو شتە لە دەرەوەی خۆم و هاتووە و هی خۆم نەبوو من فریای ئەو شتە ناکەوم. سیفەتێکی تر دەڵێ ئەگەر ئەو کەسە یەک تۆز پشوو درێژ بووە، ئەگەر ئەم کەسی بەرامبەرە یەک تۆز پشوو درێژ بایە کەواتە ڕەفتاری کەسێکی دیکە کۆت و پەیوەندی کردوم، من تەواوم. ئەگەر ئەو بێزارم نەکا ئەو پشوو درێژ بێ من مرۆڤێکی تەواوم. ئەمانە هەمووی عوزر هێنانەوە بۆ خۆمان. دەڵێت ناچارم ئەوە بکەم، ناچارم ئەو کارە بکەم، ناچارم بەدوای ئەو ئیشە بکەوم. واتە خەڵکانی دیکە یاخود بارودۆخ ناچارم دەکەن. ئەگەر من ئازاد نیم لە هەڵبژاردنی کار و پرۆژە و ئیشەکانم و ژیانی خۆمدا. ئەمە هەمووی دەمانباتە بازنەی ئاخەر، بازنەی بەرامبەر، بازنەی خودی خۆمان سەلامەت دێڵێتەوە لە لای خۆی وەکەئەنەما سەلامەتە بەڵام سەلامەت نییە و بازنەی بەرامبەر نەخۆش دەکات، بازنەی بەرامبەر گەورە دەکات. بەڵام لە کاتێکدا وریای ئەوە بێ بازنەی خۆی بچوو دەکاتەوە، بازنەی بەرامبەر گەورە دەکات و لە کاتێکدا گۆڕانکاریەکان تەنها لە لای خۆی نی لە لای هیچ کەسێکی تر نییە. سێ خاڵات لێ دەکات دەستپێشخەر بێ. یەکەم بەکارهێنانی ڕێگەی گەشتبینی و عەقڵانی. زۆر مهمە مرۆڤ گەشتبین بێ و زۆر عەقڵانی بێ و گۆڕانکاریەکانی لە خۆیدا ببینێ و خۆی بەراورد کا بە خۆی، بەردەوام نەک خۆی بەراورد کا بە کەسانی تر، تەمەنی خۆی بەراورد کا، مەڕاحیلەکانی خۆی ئەو گۆڕانکارانی لە ژیانی خۆی کردێتی. سبەبێکی زۆرە مرۆڤ دەستپێشخەر بێت. سیفەتێکی تر ئەوەیە گۆڕانکاریکردن لە شێوازی بیرکردنەوە. دوو جۆر بیرکردنەوەمان هەیە. بیرکردنەوەیەک هەیە پێی دەگوترێت بیرکردنەوەی جێگیر، بیرکردنەوەی ثابت، بیرکردنەوەی هەیە پێی دەگوترێت بیرکردنەوەی گەشەکردوو. بیرکردنەوەی ثابت چییە؟ بیرکردنەوەی ثابت ئەوەیە کە مرۆڤەکە بڕیاری داوە کە ئەو ئامانجە بەدی بێنێ. ئەمە پێویستی بە ئەوە نییە پێی دەگوترێت بیرکردنەوەیەکی ثابت و نەگۆڕ. بەڵام بیرکردنەوەی گەشەکردوو ئەوەیە ئەتوو چ میکانیزمێک دەگریە بەر لەولا هەتا بیرکردنەوە جێگیرەکە بگێ بە بیرکردنەوە جێگیرەکە. ئامانجم ئەوەیە سیستەمی پەروەردە لە کوردستان چارەسەرکەم. بەنمونە بە چ میکانیزمێک سیستەمی پەروەردە چارەسەرکەم؟ پێویستم بەوەیە کە دەورات بخوێنم، مەنهەج دابڕێژمەوە، مامۆستا دروستکەم، تیمم هەبێ بچێتە مەکتەبەکانەوە، قوتابخانەکان پەیوەندی مامۆستا و قوتابی ڕێکخەمەوە، پەیوەندی قوتابی و قوتابخانە ڕێکخەمەوە، هەموو شێوەکانی کەش و هەوای خوێندن لەبارکەم. ئەوانە هەموو میکانیزمەکانن پێی دەگوترێت بیرکردنەوەی گەشەکردوو هەتا وەکو تۆ بگەی بە بیرکردنەوە جێگیرەکە کە بڕیارت داوە کە سیستەمی پەروەردە چارەسەر بکەیت. ئەمە دوو سیفەتن کە پێویستمان بەوە هەیە کە دەستپێشخەر بێت. سیفەتێکی تر زۆر گرنگە کە پێویستە ترسمان هەبێت. ترس زۆر سەیرەکە ئەگە بڵین ترسمان هەبێت. چۆن؟ ئەو ترسەنا کە ڕادەوەستێت، ئەو ترسەی کە حەزەرت پێدەدا لە کارکردندا، ئەو ترسەنا کە نایاڵی ئیشکەی، ئەو ترسەی کە دەڵێی ئەوم ڕوبەڕوو دەبێتەوە. بەڵام ئامانجەکە گەورەترە لە ترسەکە، دەبێت ئامانجەکە گەورەتر بێ لە ترسەکە بۆی بەسەر ئەم ترسانە تازاڵبی، ئەم حەزەرانە ئاگات لێبن، ئەم مشکلە و ئەو مشکلە ڕوبەڕوو دەبێتەوە. بەڵام لەو گرنگتر ئەوەی ئامانجەکە گرنگترە بۆیە هەوڵدرم پێی بگەم. لەبەرەوە ئەم سێشتەمان پێویستە بۆ ئەوەی دەستپێشخەر بێت. پێویستمان بە دەستپێشخەری هەیە بەڕاستی بۆ ئەوەی چارەسەری هەموو گرفتەکانی ژیانی ڕۆژانەمان بکەین.
طبعا مرۆڤی کارتێکراو چۆنە مرۆڤی دەست پێشخەر چۆنە مرۆڤی کارتێکراو دەڵێ هیچم پێ ناکرێت ناتوانم هیچ بکەم مرۆڤی دەست پێشخەر دەڵێ با تەماشا بکەین بزانین ئەگەرەکانی دیکە چین یەکێک مرۆڤی کارتێکراو دەڵێ من ئاوە ئیش دەکەم هیچ دیکە ناتوانم ئەوەی دیکە دەڵێ دەتوانم ڕێگایەکی دیکە بگرمە بەر یەکێک دەڵێ من هەر ئەو مەهارەیەم هەیە بەس دەتوانم کاری نانەوە خانە بکەم ئەوەی تر دەڵێ با بزانم دەتوانم خۆم فێری ئیشی تر بکەم دەتوانم خۆم فێری فیتەری بکەم دەتوانم خۆم فێری سیارە کڕین بکەم سیارە فرۆشتن بکەم دەتوانم خۆم فێری زمانی ئینگلیزی بکەم دەتوانم خۆم فێری مەسەلەن بەرگری بکەم هەر کارێک بیر لەوە دەکاتەوە پرۆژەی نوێ فکرەی نوێ سێمیان دەڵێ ئەم کابرایە کە دەڵێ ئەم کابرایە شێتم دەکات ئەو لە وەڵامدا دەڵێسی دەتوانم خۆم کۆنتڕۆڵ بکەم ئەوەی کە مرۆڤی کارتێکرا دەڵێ ئەوان هەرگیز ڕێ بەو شتە نادەن من ئەو کارە بکەم دەڵێ دەتوانم قەناعەتیان بگۆڕم مرۆڤی دەست پێشخەر دەڵێ دەتوانم بیر و باوەڕ و قەناعەتەکانیان بگۆڕم هەوڵ دەدەم ئەوەی کە دەڵێ ناچارم ئەو کارە بکەم هیچ ڕێگایەکی دیکەم لەبەردەست نییە دەڵێ هەوڵ دەدەم ئەوەی دەست پێشخەر دەڵێ هەوڵ دەدەم وەڵامێکی گونجاو بدۆزمەوە مرۆڤی کارتێکرا دەڵێ ناتوانم ئەو دەڵێ هەوڵ دەدەم مرۆڤی کارتێکرا دەڵێ ئاخ ئەگەر ئەو شتەوانە بووە ئەوەی مرۆڤی دەست پێشخەر دەڵێ بە دڵنیاییەوە هەردەیکەم مرۆڤی کارتێکرا دەڵێ مەجبورم مرۆڤی دەست پێشخەر دەڵێ پێم باشە ئەو شتە بکەم مەجبور نیمە ئەمانە هەموو سیفەتەکانی مرۆڤی کارتێکرا و مرۆڤی دەست پێشخەر بوون ئیلیاتۆز ڕۆسفێڵ دەڵێ کەس بەبێ ڕەزامەندی خۆت ناتوانێت ئازارت پێ بگەێنێ ئەوە ئەتۆی ڕێگەت پێداوە چونکە هیچ دەست پێشخەریکت لە گۆڕانکاری خۆتدا نەکردووە غاندی دەڵێت کەس ناتوانێت ڕێزی خۆت لەلاکەم کاتەوە ئەگەر خۆت ڕێگای پێ نەدەیت چونکە گۆڕانکاریت لە خۆتدا نەکردووە بابەتەکەی من ئەوەندە بوو 34 دقەیە قسە دەکەین بە هیوای ئەوەم کە ئەو کاتەی ماوە بۆ پرسیار و وەڵامەکان دایبنین لە خزمەت بەڕێستان زۆر سپاس کوردستان خان بەڕاستی تۆپیکێکی زۆر گرنگ بوو هیوادارم هەموو بەڕێزانە سوودیان لێ وەرگرت بێ من خۆم شخصیان زۆر سوودم لێ وەرگرت و چەند ناتێک دیوەکە لە هەموو دوا پێیوەستە بم پێوەی بەڕێزان ئەگەر هەر پرسیارێکتان هەیە ئەتوانن یا ئەوە تا خۆتان ئەنمیوت کەن و پرسیارەکە بکەن یا ئەگەر حەزەکەن لە چات بۆکسەکەی بینووسن و من بۆ مامۆستا کوردستانی ئەخوێنمەوانێ مامۆستا تا سوالێک ئەنووسن ئەگەر هەیان بێت خۆت زای ئەم مۆزای ئێستا زۆر تەئسیری کردوتە سەر زۆر گەنج خاصەتەن ئەگەر ئەوانی کە دەست پێش خەریش بن نەسیحەتت چییە بۆ ئەو کەسانە کە ئەم وەزعا کە بڕوان ناکەم لە کۆنتڕۆڵی کەسا بێت بەڵام لێ نەکا کە بەرەو دواوە بڕۆن و هەر پۆزیتیڤ بن بەرامبەر پرۆژەکانیان بەرامبەر ئەو خەونانەی کە هەیەە طبعا هیچی زۆر جوان هەیە من دائما کە بێتاقەت دەبین کە گرفتێک دێتە پێشمان وەکو هەر مرۆڤێک کە ئەوە لە ژیانی ڕۆژانەدا هەیە بیر لەوە دەکەمەوە کە ژیانی چ سەرکردەیە کە ناوی لە مێژوودا ماوەتەوە ئەوە بووە کە فەرشی سووری بۆ ڕاخابێت و ژیانی زۆر خۆش بێت و هیچ گرفتێکی نەبوو بێت بەڕاستی کەمن ئەو سەرکردانەی کەوا هەڵکەوتوو بن زۆر هەڵکەوتوو بن ژیانیان زۆر خۆش بێت هەموویان لە چاڵایی و لە قوڵایی و لە ناڕەحەتی و لە ئەزێت و ماندووبوونا پێگەیشتونە بەڕاستی بابەتی کۆرۆنا بابەتێکی ناخۆشەکە بەسەر خەڵکدا هاتووە زروفی اقتصادی بارودۆخی دارایی هەموو ئەو شتانە بەڵام من ساغۆخان دەڵم پێویستە ئەم تاکە زۆر زیاتر ئەو ئەلەم و ئازاری بۆ دروست بکرێن یعنی بەڕاستی ئێمە ئەگەر گۆڕباسی گۆڕانکاری دەکەین دەڵێن ئەگەر تاکێک ئازاری نەبێ بە جوانی پێناگە بەڕاستی ئازارە قورسەکان مرۆڤە گەورەکان دروست دەکەن بەڵام چێ ئەگەر مرۆڤەکە چاوساغ بێت نەک مرۆڤێک چاوساغ نەبێت چاوساغ نەبی ئازارەکان دەتخۆن بەڵام ئەگەر چاوساغ بی دەزانی ئەو ئازارانە چۆن ببنە پردەباز و هۆکاری سەرکەوتنی مرۆڤ یعنی ئێمە بەڕاستی زۆر شت هەیە مرۆڤ دەستی تێدا هەبووە تاکەکانی ئێمە دەستی تێدا هەبووە گەنجەکانی ئێمە بەس بیریان لە مەعاش کردێتەوە بەس بیریان لەوە کردێتەوە کە لەگەڵ ئەم بارودۆخەدا موچەیەکیان هەبێت و ئیسراحەتکەن و پشوودن بیریان لەوە نەکردێتەوە گۆڕانکاری بکەن لە خۆیاندا خاوەن مەشروعی خۆیان بن خاوەن بیرۆکەی خۆیان بن فکری جوانیان هەبێت من ئەو ماوانە زۆر لەگەڵ گەنجان کۆنتاکتم هەیە گەنج هەیە تەنها لە ڕێگەی ئۆنلاینەوە
کەلوپەل دەفرۆشێ گەنج هەیە باوەڕ کە ئاژەڵی لە ماڵەوە ڕاگرتووە دەیفرۆشێ پێداویستەکانی ژیانی خۆی پێدابین دەکات گەنج هەیە خەریکی کشت و کاڵکردنە گەنج هەیە خۆی فێری پیشە دەکات خۆی فێری مەسەرەن دروستکردنی دیوار و وەستایی و نازانم کە کۆمەڵە شت دەکات لەبەرچی چونکە بینی کەوا لە حکوومەتدا هیچ موچەیەک نییە لەولا هیچ شتێک نییە ئەوە نییە کۆمەڵە گرفتیادۆتە پێشەوە ئەگەر ئەم گرفتانی چونکە ئەم مرۆڤەی کەوا دەکات چاو ساغا دەڵێت چۆن لەو ڕووداوە دەرچم چۆن لەم بارودۆخە دەرچم چۆن گەشە بکەم ئێمە پێویستمان بەم جۆرە جوهدە هەیە پێویستمان بەو نەفەسە هەیە پێویستمان بەو جۆرە بیرکردنەوانە هەیە ئەگەر وا نەکەین نابێتە مای سەرکەوتن بۆمان یعنی کەواتە پێویستمان بە چاوساغی هەیە پێویستمان بەوە هەیە کە هەلوو دەرفەتەکە بخۆزینەوە بۆ شتێکی تر من لە 2014 کاتێک کە داعش خەریک بوو بێبوو هەولێر کۆمەڵێک برادر و دۆستم هەبوو کە لەوێەوە دەستیان بە سەرکەوتنی خۆیان کرد کۆمەڵێک لە نزیکم هەبوو لەو کاتەوە سەرمایان پێکەوە دەنا و کاری جوانیان دەکرد و مەشروعی جوانیان دەکرد و بەرەو پێشەوە دەچون خۆیان لە 2014 زۆر گرفتمان هەیە بەڵام ئەوان دەرفەتەکەیان بە دیوێکی تردا دەخواستەوە و بەرەو شتی تر دەڕۆیشتن لەبەرەوەی ئەو مرۆڤە بڕیاری داوە نەمرێ بڕیاری داوە کۆڵ نەدا من داوا لە هەموو گەنجان دەکەم کە ئەم بارودۆخە ناخۆشانە ئەم گرفتانە چاوەڕێ نەکەن ببڕێ چونکە ئەگەر ئەمیش ببڕێ بارودۆخێکی تر دێتە ساحەکەوە من ئەوە قسێکی نەرێنی نەدەیکەم بەڵکو دەبێت پێویستە لی تێبگا بڵێ من مادام بارودۆخە ناخۆشەکان کۆتاییان نییە شتی تر دێن ئەگەر ئەمەش ببڕێن کەواتە ئەمن دەبێ هەر لەم تاڵاییە بێمە دەرەوە بێمە سەروی شتەکەوە کەواتە پێویستمان بە بیرۆکە هەیە پێویستمان بە پرۆژە هەیە پێویستمان بە پلان هەیە پێویستمان بە خۆپێگەیاندن هەیە پێویستمان بە مەشروع و کاری جوان هەیە پێویستمان بە علاقات دروستکردنی علاقاتێکی فراوان هەیە بۆ دەستکەوتنی کار و پرۆژەکان و شەکانمان پێویستمان بە هەموو ئەو شتانە هەیە دەبێت لە دەرەوەی ئەو سندوقە بیرکەینەوە بەڕاستی من خودی خۆم شخصیان زۆر لە گۆڕانکاریدام لە ڕووی علاقاتی خۆم لە ڕووی مەهارەکانی خۆم لە ڕووی خۆچاکردن و گەورەکردنی مەشاریعەکانی خۆم و هیچ سەرچاوەیەکی لە حکوومەت پەیوەندیکەم بە حکوومەتەوە نیە هیچ مۆزەفێک نیم و هیچ موچەیەکم لەو حکوومەتە نیە و دڵنیاشم لەوەی ئەگەر زۆر بارودۆخی سەختیش بێتە پێشەوە پشت بە حکوومەت نابەستم چونکە دەزانم زۆر ڕێگای تر هەیە کە ئێمە دەتوانین بگەین بە سلێمانی بەدەیان ڕێگا نەک تەنها لە ڕێگای کەرکووکەوە بین لە ڕێگەی سماخولیەوە بین نازانم لە ڕێگای شکۆ بین دەیان ڕێگای تر هەیە دەمانگەێنی بە سلێمانی بەڵام دوورتر قورستر مشکلەک نییە کەواتە گەنج دێ وا بیکاتەوە بۆ ئەوەی بگا بە سەرکەوتنەکانی خۆی ئامادە بێ هەموو نەو ڕێگاکان تاقیب بکاتەوە نابێ لێک ڕێگاوە لێک منتەڵەقەوە بیرکاتەوە تەنها مێشکی ئەوە بێ ئیلا لە دوکانەکەمەوە دەستهاتم بەسکرد ئیلا لە معاشەکەمەوە ئیلا نازانم لەم ئیشەمەوە نا بیرکەوە گۆڕانکاری لە شتەکاندا بکە ئەوە نقطەی سەرکەوتنە لەبەر ئەگەر کۆڕۆناژ نەبێ ڕەنگە بارودۆخێکی تر و شتێکی تر هەبێت ئەوە گەنجە قارەمانەکانن پشت بەم ڕووداوانە نابەستن ئاور نادەنەوە بیردەوە دەکەنەوە کاری جوابن ئەو پێشنیازی منە بۆ هەموو گەنج زۆر چاکە زۆر سپاس یەک پرسیار هاتووە لە کاک دڵشادەوە ئەڵێ ئایا لایەنی مادی تەئسیری هەیە لەسەر ئینسانی دەست پێشخەریان نا من یەکێکم لەو گەنجانی فکرم زۆرە بەڵام لایەنی مادی ڕێگە نادات تۆزە جوابی یایەوە لە پرسیارەکەی منەوە بەس ئەگەر زیاتر بەڵێ طبعا دەکەویتە سەر ئەو پرۆژەی کە ئەو فکرەی لەسەری هەیە فکرەکەی پرۆژەکەی ئایا سەرچاوەی مادی پێویستە هەندێک فکرە هەیە پێویستیان بە پرۆژەی بە پارەی زۆر زەخم هەیە بۆ جێبەجێکردنیان بەڵام پێشنیاز دەکەم ئەگەر پێویستی بە پارە هەیە ئەمە لەسەر پارەش ڕانەوەستێ بەڵکو بێبیر کاتەوە بەشە معنەویەکەی جێبەجێکات تاوەکو دێتە بەشە مادیەکە کە مەسەرەن دەیەوێ قوتابخانەی نمونەی دروستکە بەبێ پارە دەیەوێ مەسەرەن نەخۆشخانەی خێرخوازی باش دروستکە بەڵام بەبێ پارە بێ بە ئیش لەسەر لایەنە معنەویەکەی بکە هەموو ئەوانە مەسەرەن بە نەوعی تر مثلا قوتابخانەی نمونەی بە زۆری تر بەشە معنەویەکانی کە چۆن خۆشەویستی و هاوکاری و یەکتر قبولکردن و پێزانین و ئەمانە بێ لە مەکتەبە حکومیەکاندا بڵاوکاتەوە تاوەکو دەتوانێت مەسەلە قوتابخانە نمونەیەکە دروستکە لە نەخۆشخانەکاندا بێ تیمێک دروستکە کە نەخۆشیە دەرونیەکان کێشە دەرونیەکان ئەمانە هاوکاری بکرێن تاوەکو دەتوانێت نەخۆشخانە دروستکە دەکەویتەوە سەر ئەو پرۆژەی کە ئەم کەسە هەیەی تاوەکو پارەی بۆ دەست دەخات بەشە معنەویەکانی بکات تاوەکو دەچێتە بەرباسی پرۆژە مادیەکان ئەوەی کە پێویستی بە پارە هەیە لەبەر دەکەویتە سەر فکرەکانمان بیرۆکەکانمان ئەگەر بیرۆکەکەی وتبایە ئەنجە دەمزانی کە ئایا تا چەند پارە پێویست هەموو شتێک پارەی پێویستە هەموو شتێک بەڕاستی لانی کەم ئەگەر کەسێک خۆبەخشی ئیش لەگەڵ کا پێویستە دەستخۆشی و هاوکاری بۆی هەبێ بەڵام ناکرێت لەسەر بوارە مادیەکە ڕابوەستی زۆر جار کە مادە ڕێگرا دەبێ ئەوە سەبەبەکە بۆ ئەوەی کە پارەی بۆ تو پەیداکەی کابێ بەردەوام بەرامبەری دانەنیشی و هەوڵی بۆ بدەیت بە زۆرێکی دیکە تاوەکو دەکەویتە سەرخەتەوە
چونکە بە دیاردانیشتن و تاوەکو پارەکە دێ کاتی زۆری گرێت بەڕاستی زۆر تەمەنی ئینسان لەوە دەڕوا دەگەری تۆ سەر پرۆژەکە خات و ساڵ زۆر چاکە کاگڕەنج دەستی هەڵبڕیوە کە ئەتوانی خۆ ئەنمیوت بکەیت و پرسیارەکە بکەیت. سڵاتان لێبێ ئەم کاتتان باش سەرچاوان بەخێربێت. پێشەکی سوپاس دەکەم کوردستان خان بەڕاستی بابەتێکی باش ڕوژان دەستخۆشی دەکەم بابەت قسەکانت هەمووی لەجێ خۆی بوون وەڵا بنسبەت قسەکانتەوە تەنها پرسیارێک مەرچەنە پەیوەندی بە بابەتەکەەوە هەیە گریمان ئێمەی گەنج با بڵێن وەکو کارسازێک ئەگەر لەم وەزعی کۆرۆنایە ئەگەر بمانەوێت کارێک دابمەزرێن یاخود دەست پێ بکەین بە کارێک لەم وەزعە لەم زروفەیە ئایا گونجاوە کە دەست پێ بکەین یاخود ئەتوانین دوای خێن بۆ نمونە من لەگەڵ ئەوەیان کە بۆ نمونە گریم ئەزانم کە لەوە تێگەم لەو هاوکێشەی تێکم کە دوو جۆر دەوڵەمەند بوونمان هەیە با بڵێن دەوڵەمەند بوونێک کە بە شێوازێکی ئاسایی و دروستە بێت یاخود دەوڵەمەندبوونێکی ترمانێ پێڵن دەوڵەمەندبوونی شەڕ لە کاتی ناهەموارە لە کاتی جەنگی جیهانیە کەسمان هەیە خۆی پێگەیانوە بە ملیۆنێر و خۆی دەوڵەمەند کردووە بە معنایەکی تر توانین بڵین لە هەموو ناخۆشیەکانە دەرفەتەکانی قۆسۆتەوە بۆ خۆی و نەهێشتووە هیچ دەرفەتێک لە دەستبات پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمە ئەگەر گریمان لە بچووترین پرۆژەوە هەتا گەورەترین پرۆژە ئەگەر بۆ منە گەنجێک وەکو من بزنس پلانەکەم ئامادەیە لە ڕووی داراییەوە هەموو شتێکم ئامادەیە دەست پێ بکەم لەم کاتەیە کە زۆر بەرچاوڕوون ینی بەچاوڕوونیم لەسەر داهاتوو کە ئایا کۆرۆنا ڤایرۆس بەردەوام ئەبێت ئایا لەوانەیە چەند ساڵێک بخیانێت لەوانەیە با بڵێن باش بێت بۆیە ئەنی لەوانەیە شارزایی تەبێ کوردستان خان کە تۆ بۆ هەر بزنسێک کە سواتەکەیت strength weakness لەگەڵ بڵێن opportunity threat لە کۆتایە کە threat واتە هەڕەشە بێ ئەو هەڕەشانە بزانیت کە بۆ سەر کارەکەت بزنسەکەت ئەو شتی کایکیت بزانانی ئەم هەڕەشانە چین یەکێک لە هەڕەشە گەورەکانی ئێستا ئەوەیە کە COVID-19 بۆتە هەڕەشەیەکی بەڕاستی بۆ زۆرین مەترسیدار بۆ سەر هەموو بزنسەکان لە گەورەترین با بڵێن کۆمپانیا و بگرێت تا بچووترین کار اینجا بۆیە حەزەکەم زۆر بە سەراحەتەن ڕای بەڕێستان بزانم پێت باشە ئەگەر با بڵێن خۆت گریمان خۆت کارێک تەیە لێ ڕازیت و ئەزانیت کارەکەت لە داخوازی کۆمەڵگایە دیماندی زۆر لەسەر ناو کۆمەڵگایە ئایا ئەچیدە پێشەوە لەم کاتەیە لەم زروفەیە کە زۆر بەرچاوڕوون ینی نازانین لە داهاتوە چی ڕوایە ئایا تۆکو خۆت ینی دەست پێشخەری ئەەکەیت لەوەی کە کارەکە بکەیت یاخود دوای ئەخێت وەک دواخستنیش کە ئەزانین ئەکرێت ئەنجامی باشی لێ بەرهەم نێنرێت چونکە عادەتەن کەش دوا ئەخرێت بە تایبەتی لە مەسەلەی بزنسە تۆ ئەزانیت کە ئەکرێت کۆمپیوتەر یاخود پێش بەیانی لە داهاتووە کەسانی کە بێن ئەم فکری تۆ جێبەجێکن لە کۆمەڵگایە و ئەو کاتە تۆ نەتوانیت بەو قووەتەوە بچیتە ناو کار و بزنسەکەت ئەو پرسیارەکەم هەبوو دەستخۆشی دێکەم و لەش سا مادوو نەبێت سەرچاوم طبعا من پێشنیاز دەدەم کە بیرۆکەکەت لای کەس باز نەکەی ئەمە یەک چونکە خەڵکانێک هەندێن بیرۆکەکەت جێبەجێ دەکەن و بە سەقەتیش خۆزگە بە جوانیش جێبەجێ بکەن وەکو تۆ جێبەجێ بکەن ئەو کاتە بە سەقەتی جێبەجێ دەکەن بۆیە بیرۆکەکەت لای کەس باز مەکەن لە لای کەسە زۆر نزیکەکانیش باسی مەکەن بەڵام بۆ جێبەجێکردنی لەم بارودۆخەیە هەوڵ بدە پرۆژەکەت بیکەی بە 4 بەش دابەشی کە بە 4 بەش یەک بەشی لە دەست پێ بکە ئەو کاتە زەرریشکەی زۆر زەرەر ناکەیت چکە من لەگەڵ ڕاگررتنی ئیشدانیم بەڵام لەگەڵ گەورەکردنی ئیشدانیم لەم وەختەیە بۆچی چونکە بەپێی ئەو خوێندنەوەی کە من کردومە لەسەر بارودۆخی اقتصادی و لەسەر پرۆژە دەستپێشخەریەکان لە کاتی زروفی اقتصادیدا زۆربەی جار فەشەلیان هێناوە نەک سەرکەوتنیان بەدەستهێناوێت تەنها کەسێک قازانجی کردووە ئەگەر عەرزی کڕی بێ خانووی کڕی بێ مەسەلەن دوکانی کڕی بێ ئەمانی کڕی بێ بەڵام ئەگەر دامەزراوەیەک دابمەزرێنێ کە تۆ خەرجی تێدا سەرف بکەیت ئەمە هەڵەیە لەم حاڵەتەدا کڕین باشترە نەک لە فرۆشتن نەک لە عەفو لە پارەتی هاویشتن بەڵام ئەگەر پرۆژەکە کڕین زۆر لەم حاڵەتانەدا باشە بەڵام ئەگەر پرۆژەکەت پارەتی یا سەرفکردنە و دوجار قازان دێنێتەوە ئەمە بە شتێکی بچووک دەست پێ بکات میساڵ ئەگەر چێشخانەیەکە ئەوە لە دوکانێکی بچکۆلە دەست پێ بکات ئەگەر کوتاڵ فرۆشیەکە لە شتێکی بەسیطدا دەست پێ بکات نازانم لە هەر شتێکدایە شتێکی بچووکی لێ دەست پێ بکات با ئەمە خۆت ئەو کاتە لە بەرەنجامی فرۆشیەکەدا لە بەرەنجامی ئیشەکەتدا نەتیجەیەک دێتە دەستەوە دیار دەبێت کە قازانت چەندە زەرەرت چەندە
وكورونا اكيد كوتايدي اكيد من كوتايدي بس من بوا يعني رجبينيم بلام جاجبيني جدين بوي خمي دواي او لكورونا باشتر دائما خمكان لكردستان زورن بس اوي كانت مواجهي او شتي بكره بلا مثلا او بروجا كما دابشي لكم بس 4 قسمێکی لێ جێبەجێ دەکەم لە جێبەجێکردنی ئەو شتەدا مواجهە و بەرگری پەیدا دەکات بۆ سێ قسمەکەی دیکە یعنی بۆ سێ بەشەکەی تر دەزانێت ئایا پرۆژەکەی هیچ سەرکەوتوو دەبێ ئەگەر بەشی دووەمی بخاتەگەر بنمونە دەیەوێت مارکێتێکدا بمەزرێنێ نابێ یەکەم جار بچێت 10 مارکێتدا بمەزرێنێ و زۆر سەرەتا پێویستە مارکێتەکە بچووک بێ نەک هەر هەمووی ئەمە بەشێکی قسمەکەیە دەیەوێت کوردستاندا بمەزرێنێ کەواتە ناکرێ بێ بڵێ لە هەولێر ئەوە 10 قسمیدا دەمەزرێن لە سلێمانی 10 قسمیدا دەمەزرێنم پێویستە لە شتێکی بچوو کۆ دەستی بکە ممارەسەی وەزعەکە بکە لەگەڵ بارودۆخەکە بێ هەتا وەکو فکرەیەکی بار لەسەر فکرەکە دێنێ ئینجا بەشی دووەم بخاتەگەڕ ئینجا بەشی سێم ئینجا بەشی چوارم هیچ پرۆژەیەک سەرکەوتوو نابێت لە ئەوەڵیەوە تۆ هەموو بەشەکانی یەکسەر جێبەجێ بکەیت بە هەموو وردەکاریەکان ئەوەندەی تێبینیم کردووە و لەگەڵ زوڵفێکی ئێستادا ئەو بارودۆخە بەڕاستی مبادرەی گەورە نابێت دەبێت ئەوە مبادرەیە کە تو هەموو فکرەکە نەکەیت ئەوە فکرێکی ینی پێی دەگوترێت دەست پێشخەریکردن کە تۆ هەموو فکرەکەت جێبەجێ نەکەیت خۆی دەست پێشخەریکردن هەرەوە نییە کار بکەیت دەست پێشخەریکردن جاری وهەیە بیرکردنەوەی تەندروستە لەوەی لەم حاڵەتەیە زەرور نییە ئەم کارە بکەم باش نییە ئەمە هەڵم توش دەکات تووشی کەم و کوڕم دەکات تووشی گرفتم دەکات سەرمایەکەم لەدەست دەچێت ئەمە دەست پێشخەریە دەست پێشخەریکردن بۆیە هەر پێ هەڵسانیە وری ئەو بابەتە بەشێکی دەست پێ بکە بەشێکی دەست پێ بکە بەڵام ئەم بەشەشیان زۆر وردی بکەوە زۆر پلانی بۆ دابنێ زۆر بە حەکیمانە دەستی پێ بکە بەڕاستی ئەو پێشنیازی منە لە کاتێکدا ئەمن سروشتی طبیعەتی من ئەوها بووە دائیمەن فکرێک بە مێشکم داهاتوە دەم و دەست جێبەجێم کردووە یعنی دائیمەن هەڵم لەو شتادا تووشی هەڵە بوومە و لە بەرەنجامی بیرکردنەوەی زۆر ئێستا ئەو نەتیجە تێگەیشتومە کە بیر دەکەمەوە ڕاوێژ دەکەم زۆر تێفکرین لە وەسعەکە دەکەم ئینجا جێبەجێ دەکەم لەبەرەوە لە بارودۆخ ببورە قورسان خان وڵایەک تێبینیمە بوو لەسەر قسەکان بەنسبەت ئیشەکەی منەوە با بڵێن پێشتر خۆم نزیکەی 4 بۆ 5 ساڵ لەناو بزنسە کارم کردووە ئیشم کردووە ئەزمونێکم دروست کردووە زمونێکم پیا کردووە لە ئیشەیە ئەوە نەبێت بڵم ئەکسەر دەست پێ بکەم و یاخود ستارت ئەپ بم بدایەت بم بەڵام ئێستا لەم ستەیجەیە با بڵێن 2020 کە کات کە کۆرۆنا ڤایرۆس بەتایبەتی ئەم وەزعی کە لە دنیا دروست بووە پێویستە ئەم بزنسەی من بچێتە قۆناغێکی ترەوە بشێتە ستەیجێکی ترەوە نابێت لەسەر لەو قاڵ بکۆنی خۆیان قەتیز بمێنێت و ئینگرێت تێدا بەدەستێناوە پێشتر جان پێشتر سەرکەوتنت بەدەستێناوە لەو ئیشە بەڵێ توانم بڵم سەرکەوتنی باششم بەدەستێناوە بەڵام ئەمەوێت با بڵێن گەوری کەمەوە عادەتەن خۆتە زانی هەموو بزنس هەموو کارە پێویستی بە گەشەکردن و پێویستی بە نوێکردنەوەیە بۆیە ئەم ئیشەی منیش ئەم کاری منیش پێویستی بەوەیە کە تۆ با بڵێن گەوریکی تۆ زیاتر پەرەی پێ بدەیت و بە شێوازێکی نوێ بچیتە ناو کۆمەڵگاوە اینجا بۆیە بەڕۆی من لەم بارودۆخەی ئێستاە بەتایبەتی ئەم چەند مانگا گەورە نەکرێت من قەناعەتم وایە چونکە زروفی اقتصادی زروفێکی زۆر ناجێگیرە خەڵک پارەی لە باخەڵەکانی نەماوە پارەی پێ نەماوە ئەم خەڵکە ئەوەی پێشی ما بێ نایخاتەگە ناوێرە بیخاتە بازاڕی کار و پرۆژەوە لەبەر ئەوە دەترسین قازانج نەکەیت لەبەر ئەوە بۆیە بە بڕوای من ئەمما وەڕابگیرێ هەتا وەکو معاش استقرار وەردەگرێ با خەڵک دەزوڵێتەوە ئینجا پرۆژەکە گەورە بکرێت من ئەوان پێ باش زۆر باشە کورسان خان زۆر سپاس و پێزانیمێ بۆ تەجوانەکان دووە سپاسمێ بۆ ستافی فایڤۆن لابس دەستان خۆش بێماندوو نەبن زۆر سپاس کەستان خان یەک سواری تر هەیە و ئاخر سوارەکە وەری ئەگرین ئەویش شاراوەیە ئەڵێ ئەگەر چەند بیرۆکەیەکە هەبێ ئایا چۆن ئەزانی کامیان لەگەڵ تۆیە ئەگونجە و باشترینە بۆ ئەوی دەست بکەی بە بزنس دوایی دووشت هەیە یەکەم ئەگەر سەیری ڕابردووی خۆیکە کام لەو بیرۆکانە لە ڕابردووی خۆیدا جێبەجێ کردووە یان شتێک لەو شێوەی کردووە یان برایەکی یان خزمێکی یان نزیکێکی یان باوکی یان کەسوکاری پرۆژەیەکی کردووە هاشێوەی ئەو بیرۆکەیە و ئەو معلوماتی لەسەری هەیە ئەوە یەک دووەم کام لەو بیرۆکانە لە هەمووان زیاتر خۆشی دێت لە هەمووان زیاتر خۆشی دەوێت و لەگەڵ تەمەنی ئەو دێتەوە میساڵەن ئەگەر ئەشاراخان تەمەنی 30 ساڵ بێ پرۆژەکەی ئایا ئەگەر بە 30 ساڵ جێبەجێ دەبێت و بەشی تەمەنی ئەو دەکا یان پرۆژەکەی زۆر گەورەترە لەوەی کە 30 ساڵی تر 6 ساڵی تر مەسەرەن چەندی تر ئیش تێدا بکە
ئەمەش توشتی گرنگن کە دەبێت حەزی لە پرۆژەکە بێ دەبێت خیبرەی تێدا هەبێ یان خیبرەی کەسە نزیکەکانی تێدا هەبێ لەبەرەوە لە بینی مەجموعە پرۆژە و فکرەیەکدا دەبێت بشزانێ ئەم پرۆژانەی ئایا بۆ سەرچاوەی مادینە یان وەکو لایەنی معنەوی و خزمەتی کۆمەلگایە ئەگەر بۆ خزمەتی کۆمەلگایەتی کام لەو شتانە زۆر حەزیلێتی ئەوە دەور دەبینێ بەڵام ئەگەر بۆ سەرچاوەی مادەتی حەزی خۆی گرنگە خیبرەش گرنگە وە دەستکەوتنی مادەشتیدا گرنگە هەرسێکیان تێدا ڕەچاو بکە زۆر پرۆژە هەیە کە خۆش نییە بەڵام پارەیەکی زۆری پێوەیە کەسەکە دەڵێ لەبەر جانبی مادی دەیکەم یان خیبرەشی تێدا نییە بەڵام دەتوانێت خیبرەی تێدا دروست کە چونکە حەزی بۆ پرۆژەکە زۆرە ئەمانە هەموو دەور دەبینن ئەگە پرۆژەکە خزمەتی کۆمەلگا بێ حەزێکی زۆر گرنگە خیبرە زۆر گرنگە و ئەگەر لە بۆ سەرچاوی مادی بێ بۆ پێداویستی مادی بێ هەموو ئەوشانەی کە باسم کرد گرنگە کەواتە لە بینی هەموو پرۆژە گرنگەکاندا حەز دەور دەبینێ خیبرە دەور دەبینێ تەمەن دەور دەبینێ لە ئاستی تەمەنی خۆی ئایا دەتوانێت بەپێی ئەو تەمەنە جێبەجێ کە یاخود جێبەجێ نەکات و لە هەموو شتێک گرنگتر ئایا پێویستی کۆمەلگایە ئایا ئەم کۆمەلگا داماوەی ئێمە بەم پرۆژەی ئەو سوود دەبینێ پێویستی پێیە کەلێنێک پڕ دەکاتەوە لەو هەموو کەلێنانێکە هەمانە چونکە ئەوە زۆر گرنگە بەڕاستی من بۆیە کۆتا خاڵ باسم کرد لەبەرتم نەبادا بەم جۆرە بیر نەکەنەوە ئەگەر نا من هەر پرۆژەیەک بێت دەستی پێ بکەم دەڵم ئایا کۆمەلگا ئیسفادەی تێدا دەکات ئایا باخەڵ و وەزعی خۆشم ئیسفادەی تێدا دەکات ئایا خۆشم حەزم لێیەتی یەکەم دەرباسی خزمەتی کۆمەلگا دەکەم ئەم سیانە هەرسێک خاڵی زۆر گرنگن بۆ دەستپێکردنی هەر بیرۆکۆ پرۆژەیەک لە ژیانی ئینساندا زۆر سپاس شاراخان ئەتوانێت خۆ ئەنمیوتکەی بەڵام ئاگاداری کات بە بێ زەحمەت ئۆکەی سڵاوتان لێبێ دەستان خۆش بێ ساڤگیان دەست خۆش کوردستان خان من شارام یوث کۆمیتی لیدەرم لە ڕێکخراوی ستێپ ڕاستی سوالێکی وام نەبوو دەستان خۆش بێ بەڵام ئەوەی تێگەیشتم ئەم نەوعە جەلساتانە زۆر ئیسیفادەیانە بێ بۆ گەنجان بە شکڵێکی عام و من وەکوتم لەگەڵ گەنجە ئیشەکەم ساڤخان ئەمە بۆ تۆیە زیاتر ئەتوانی ئۆرگەنایزی شتێکی وا بکەین لە بینی خۆمانە پێشتریش کردومانە و هاتن لەگەڵمانە ئەمەتان کردووە ئەگەر بە ئۆنلاین ئەتوانن بۆ گەنجەکانی کەمپی باریکە شتێکی ئاوارێک بخەن بە ئۆنلاین ئەکید زۆر حەزەکەین ئەگەر لەگەڵ کاتی مامۆستا کوردستان و سکەجۆڵی ئێمارەکە ئەکید بەڕێز ئیمێلەکە و لامانە بابزانم تۆ ئیمێڵی ئێمە ولایە هی من و کاگمیران ئەتوانی حەزەکەی یەک ئیمێلمان بۆ بنێری و لێەوە کۆنڤەرسیشنەکە دەست پێکەین زۆر باشە بەس ئەوە ئەوان ئەبێت بە عەرەبی بێکو خۆت ئەزانی یان کرمانجی یان عەرەبی ڕێئەکەین لەسەری کێشە نابێت زۆر سپاس دەستان خۆش بێ دەشتان مامۆستاگیان زۆر سپاس بۆ کاتێ بەڕاستی زۆر بەسوود بوو وەکوتم من شخصیان زۆر سوودم لێوەرگرت زۆر سپاسی بەشداربووانەکەم بۆ گوێگرتنتان بۆ پرسیارە جوانەکانتان ئەگەر هاتووە پرسیارێکی کەتان هەیە ئێمە هاوکارم میران ئیمێڵێکتان بۆ ئەنێرێ بەم ڤیدیۆیەوە لەگەڵ سێرڤەیەکە ئەگەر پرسیارتان هەبوو ئەتوانن بۆ ئیمێڵی بنێرن پاش سێرڤەیەکە ئێمە لەگەڵ کوردستان خانە ڕێکی ئەخین و ئەگەر توانیمان جوابتان ئەینەوانێ زۆر سپاس بە هیوای کاتێکی خۆش مامۆستاگیان زۆر سپاس بەڕێ سپاس بۆ هەموو گوێگران سپاسیان دەکەم پرسیارەکانیان زۆر جوان بوو دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم سپاس بۆ ڕێکخراوە بەڕێزەکەی ئێمەش زۆر سپاس کاتێکی خۆش خواحافیز بەنیا ڕەبی